من شتێکت بۆ بگێڕمەوە. بەڵێ مامۆستاگیان. وابزانم 2014 بوو. باشە؟ کاتە عەرەبێکی زۆرە هات بۆ کوردستان، سەیارەکەم ڕۆنەکەی لێچوو. بردم بۆ حەی سەناعە. باشە؟ وەڵا کە بردەمی تر وەستا کێسەکەی کردەوە، کێسی ڕۆنەکەی کردەوە. وتی مامۆستا ئەمە پێویستی بە یەک قەترە لەحێم هەیە بۆی لێ نەچێ احتیاطاً. باشە؟ لەلای بڕخێت. وتم قەیچێکەوە، وتم کێ؟ وتی بابڕین مامۆستا بەیەکەوە پیاوە بۆمان لە حێمەکە قەترەیەکە. ڕاستێکی من دیزداشەیەکی سپی و کڵاوێکی سپیم لە بەرابوو. باشە؟ ئەلەو کاتەشە عەرەبێکی زۆر هاتبووە کوردستانەوە. وەڵا کە ڕۆیشین وتی وەساگیانەما قەترەیە لە حێمی پێویستە بە چەندێ بۆمانەکەی؟ وەڵای تر وتی بێنە کێشە نییە. وەڵای تر کە بۆی کرد قەترە لە حێمەکەی لێدا و وتی چەندێکە وەساگیان وتی 11,000ەکە. یەک قەترە لە حێم یەک. هەر ئاوا چزەی لێ هەڵسان. باشە؟ بەڵێ. وتی منیش وتم کاکە بۆچی 11,000؟ وتی تۆ کوردی؟ وتمەرە. وتی وەڵا وام زانی عەرەبی براکەم، داوای لێبوردنەکەم 4,000ەکە. قەینا وتم هەی بێویژدان. ئاخە قەینا یعنی هەر زمانێتر بێ، هەر پیاوێکی تر بێ، کاکە هەر کەسێکە. یعنی تۆ بێ ئەوەنە بێویژدان بیت. یعنی ئەتەوێ مناڵەکانت بەمە گەورەکەی، ئەتەوێ سیارە بەمە بکڕیت. بەخوا برا هەیە زۆر هەیە. بڕۆ ناو بەقاڵەکانەوە هەیە، لە ناو فیتەرەکان هەیە، لە مەعرەسیەکان هەیە، لە مەیدانەکە هەیە. یعنی ئەڕۆیتە هەر شوێنی ئەم هەموو حرام خۆرە بەڕاستی بە قورئان پارە چڵکی دەسە. پارە یعنی پارە ئەگەر خزمەتی خەڵکی پێنەکەی، خزمەتی خۆتی پێنەکەی، ئەگەر یارمەتی هەژار و فەقیری پێت نەدەی، یعنی چ قیمەتێکی هەیە کاکە؟ یعنی ئینسان بۆچی بۆتە کۆی لەو عەبدی پارە؟ پارە کاتێک خۆشە کە بە حەڵاڵی بێتە دەستەوە، بەڵام حرامی ئیلا ئەبێ ئاگر دەسە بسووتێنێت.